گەنجێک داواکارمە وزارە لەو کاندیدە بەڕێزانێک کە لە بۆ حکوومەت دانراینە بە تایبەتی کاک مەسرور داواکارم پرۆژەکانیان زیاتر پەرە بە گەنجان بدەن هەلیکاریان لۆ بڕەخسێنن و پرۆژەی خزمەتگوزاریان هەبی و یەکەی نیشتە جێبوون و هەلیکار و بەنسبەت کابینە حکوومەتیش حەقوایە هەر هەموو لایەنەکان هاوکاری یەکتر بکەن و حکوومەتەشی سەرکەوتوو پێک بینن هەر کەسە و ئەستەقاقی بەجێرە کورسیەکانی خۆی پۆست و پلەی پێ بدرێتە. من پێم وایە ئەو کابینەی نوێی ئێستا کە حکوومەتی هەرێم کە کاری تیاکە سەرکەوتوو دەبێت ئینشاڵڵا هیچ بۆ پێشمەرگە بکەن بەڕاستی ژیانی پێشمەرگە زۆر قورسە مەعاشەکەی کەمە هیوادارم گوێ لە قسەی هاوڵاتیان و مامۆستایان و پێشمەرگان بگرن کە بە هەمووتان شتێکی وا بکەن کە سەری خۆت و ملەتەکەتان بەرز بکەنەوە و ئیتر سوپاستان دەکەم. من داواکارم لە حکوومەتی داهاتی کوردستان لە کابینەی نوێ پرۆسی دامەزراندن دەست پێ بکاتەوە کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان پەیی کەوتووە. هەر گەنجێک شەهادی لە هەر بوارێکدا بەدەستێنا بەڕاستی پێویستە لە بواری خۆی لە ئیش بکات هیچ پێویست ناکات بڕوات ئیشێکی تر بکات. بۆ نمونە پزیشکان دانەمەزراون داوا لە کابینەی نوێ حکوومەت دەکەم پرۆسی دامەزراندن دەست پێ بکاتەوانێت چکە بەڕاستی وەجبەیەکی زۆرمان دوا کەوتین لە دامەزراندن. حکوومەتی ئەو جارێ هەرێمی کوردستان حکوومەتێکی خزمەتگوزاری بی خزمەتی هەموو هاوڵاتیان بکە حکوومەتێک بیتن بتوانیتن ئەو معاناتێک کە بەسەر ئەو ملەتەی هات لە ڕووی خێرانی داراییەوە تۆزێک ئەو بارەی لەسەر شانی ملەتە هەندێک سوگو بکاتەوە بە تایبەتی نەهێشتنی پاشەکەوتی موچە و گەڕانەوەی دەرماڵەی فەرمانبەران.